لە مێژووی دامەرزاندنی ئومەمی متحیدەیش تاکو ئەمڕۆ ڕێ نەکەوتووە هێزێک چەکیشی پێبێ وەکو هێزی ئاشتی خواست چێتە بەین دوو تەیاری تاسەر ئێسقان دژە ژیان و دژە مرۆڤایەتی دەست نەکاتەوە لەوەی کە کەسێک کە تیرۆریستە باگراوندی ئینسان کوژە دژە ژیانە لولەی تفەنکانیان بکەنە ئەمانە گیانی خۆیان کردە قوربانی بۆی بە هەموو دنیای بسەلمێنن کە نەیاران و دژمنان یەکێتی نیشتمانی کوردستان لە هەر پێشەڕێکە بوو ئەیان و یەکێتی دەست پێشخەرە و هەموو نەیاران و ناحەزانی یەکێتی بە درۆ بخەنەوە فەرماندە و پێشمەرگەی قارەمانی یەکێتی نیشتمانی کوردستان بە مەرگی خۆی دژمنانی ئێمەی بە درۆخستەوە. منۆ کوردی شەهیدم ڕۆ زۆر خۆشحاڵم ببینینی هاوڕێ و هاوسەنگەر و هاوقەپاڵان. ئێمە وەکو بنەماڵی شەهید هەمیشە لەسەر ڕێوازە پیرۆزی باوکمان دەڕۆین. بە باسوودەگی باوکمان دەڕۆین ئێمە و بنەماڵێکی دەستوەربەدەری خۆمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دووپات دەکەینەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە ڕۆژە تاریکەکانی سەختی خەبات و تێکۆشان لە دوای ئاشبەتاڵ کە شۆڕشی نوێی گەلەکەمان دروست بوو ڕۆڵەکانی خۆی کردە قوربانی بۆ ئەم گەلە و بۆ ئەم نیشتیمانە بە ڕابەرایەتی مامی گەورەمان مام جەلال. ئەم هەڤاڵانەی کە ئێستا لێرە ئامادەن بۆ ئەم مەراسیمە هەموو یەکێک لە ئەوانە پێشمەرگەی ئەم حیزبە و ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە بوون و جانی خۆیان بەخت دەکەن لە پێناوی وڵاتەکان و نیشتیمانەکەیاندا.